بەنەرایەتی چەندین ڕێکخراوی نیشتیمانی و نێودەوڵەتی گەڕاینەوە ئەو مەهامەمان پێشبردرا کە لێرە هەندێک لێکۆڵینەوە بکەین و هەندێک زانیاری کۆبکەینەوە و پەیامەکەشمان پەیامی ئاشتی و دژی داگیرکاریە بە تایبەتی داگیرکاری دەوڵەتی تورک لە باشووری کوردستان چونکە ئەوە قورسترینیانە و زۆر بەزەقی دەبینرێت. شاندەکە بۆ نمونە کەچێکی ئەڵمانی تیا بوو کە لەلایەن ڕێکخراوێکەوە نێردرا بوو کە زیاتر لە 100 ڕێکخراون لەژێر چەترێکا کۆبوونەتەوە و پەیوەندیامە بە زوتنەوە ڕزگاری خوازەکانەوە هەیە لە ئەمریکای لاتینەوە تا ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو راپۆرتی خۆی بەرزەکاتەوانێت چونکە نزیکن لە UN و لە ناتۆ خورسایی خۆی ئەبێت ئێمە شەروەها بە هەمان جۆر. لێرە راپۆرتەکە دەنووسینەوە و دواتر بە 4 زمانی جیاواز دەری دەکەین وەکە دواتر بێزگە لە ناردنی بۆ لایەنانە دەرەنجامی راپۆرتەکەش بۆ ڕایگشتیە خێنە ڕوو. زۆر لایەن و دام و دەستگا هەیە کە بۆیان دەنێردرێ لەناو ئەوانە UN هەم لە عێراق چونکە فەرعیان هەیە لقیان هەیە لە هەولێر لە بەغدا مەرکەزەکەیان هەیە و UN کە شوێنی سەرەکی نیویۆرکە و هەروەها بۆ هاوپەیمانی ئەتڵەسی بۆ باڵۆزخانەکان بۆ قونسڵێتەکان بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئەوانەی بایەق بە مەسەلەی ئاشتیێن و دژی داگیرکارین یعنی بە سەتان ڕێکخراو لایەن هەن کە ئەم ڕاپۆرتانیان بەدەست دەگات. بۆ نمونە لەگەڵ هەدەپە دانیشتین لە هەولێر گلەی و گازندەیان زۆر بوو لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان مۆڵەتی مانەوەیان ناداتێت ئەوان بە ناچاری ئەبێ لە UN داوا بکەن. UNیش پیان وتن وتیان ئێمە ڕێنمایەکانمان لە بەغداوە بۆ دێ و ئێمە خۆمان خاوەن بڕیار نین لێرە واڵێ ئەوان وا تێگەن یاوا تێگەێنراون کە هەدەپە سەر بە پەکەکەیە لەبەرەوە کارەکانیان قورس کردوون لە پێدانی مۆڵەتی مانەوە هەدەپە پێیوتین 6 جار داوای دانیشتنمان کردووە لەگەڵ UN لە هەولێر هەر 6 جارەکە ڕەتیان کردوێتەوە. جگەلەوە لەگەڵ پەیەدە دانیشتین لە سلێمانی وتیان ئێمە بۆمان نییە و قەدەغەیە لە هەولێر بارەگامان هەبێ تەنیا لە سلێمانی ڕێگەیان پێداوین کە بارەگامان هەبێ و هەندێ ئیش و کاروباری چالاکی خۆمان بنوێنین. دەرەنجامێکی ترەوە بوو کە پەرلەمانی هەرێم هەتاکو ئێستا هیچ بەیاننامێکی دەرنەکردووە بۆ ئیدانەی کێشەکانی دەوڵەتی تورک کە ناوی تورکیا تیا بهێنرێت ئەگەر نووسرا بێشت بەیاننامەیەکی زۆر شەرمنانە بووە و هەروەها لەگەڵ UN باسی ئەو زیندانە سیاسیانەشمان کرد کە لە بادینان بەندن و ئەو پێشەلکەرانی کە بەرامبەر بە مافی مرۆڤ لێرە ئەنجام دراون ئەمانە و زۆر بابەتی تر لەگەڵ حیزبە چووکەکانیش کۆبووینەوە وەکو زەحمەت کێشان و حیزبی شیوعی کوردستان و ڕزگاری خوازانی دیموکراسی و لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و لەگەڵ ئەمانە هەمووی دانیشتنمان کردو کۆبوونێتەوە لەگەڵ چەندین کەسایەتی لە بواری ئابووری ئەو کۆمێتانەی کە دروست بوون بۆ دژایەتی لەشکێشی دەوڵەتی تورک لە باشوور یعنی چەندین و چەندینی تروە کۆمەڵێک لە دیدارمان هەبووە لەگەڵ کەناڵەکانی میدیا و HTV و لە چەندین شوێنی تر باسکراوە ئاماژەی پێدراوە بە ئەڵمانی و بە ئەنگلیزیش لەسەر ئاسی دەرەوە. ئێمە لە سەرەتای هەموو ئیشەکەمانین پێویستە ئەمانە هەمووی ئیشی لەسەرکەین و بەوردی بگەێنین بە دەرەنجامێک.
بە پێی زانیاریەکان زیاتر لە 100 منکەی سەربازی تورکیا هەیە لە باشوور ئەو گوندانەش بەڕێ چۆڵکراون لەگەڵ UN دانیشتین ئەمانەمان بۆ باسکردن لەگەڵ بەرپرسەکانیان وتیان گوندی وا هەبووە کە پارتی ڕێگری لێکردوون خواردەمەنی ببەنە گوندەکان وتوانە ئەمانە بۆ پەکەکە ڕوا ئێمە تەدەخولمان تیا کردووە و پێمان وتن ئێمە کوێندێک زانیاریمان خستە ڕووکە ئەم شتانە ڕوویان داوە وتیان ئێمە چاودێری هەموو شتەکانمان کردووە و ئەیکەین و هەموو شتەکان بە وردی لەبەر چاومانایە و راپۆرتی خۆمان بەرز کردوتەوە بۆ UN لە بەغدا ئەوانش ئەیدێرن بێگومان بۆ مەرکەزی خۆیان لە نیویۆرک تا زیاتر لە 2 مانگی تر دەمێنمەوە و لەسەر راپۆرتەکە ئیش ئەەکەم و هەروەها چەندین ڕێکخرا و شوێن و لایەنی تر هەن کە پێویستە بیان بینم بە تایبەتی ڕای عامی خەڵقیش بزانم لەسەر دیاردەکان لەسەر کێشەکانیان لەسەر گلەی و گازندەکانیان لە حیزبەکان و یان حکوومەتی هەرێم و نەخشەی ئەوەم هەیە کە هەندێک لە سیاسەتمەداران و کەسایەتەکانیش ببینم بۆ نمونە لەگەڵ کاک قادر عەزیز دانیشتین لەگەڵ دکتۆر تەها ڕەسوڵ دانیشتوین و لەگەڵ پسپۆری ئابووری وەکو مامۆستا ئومێد قەراقی دانیشتوین یعنی کۆمەڵێکی تر هەیە وردە ئێستا ناتوانم بڵێم چی تریێتە پێشەوە بەڵام من زیاتر ماومەتەوە بۆ ئەو مەهامە.